لە لەندەنی پایتەختی بریتانیا بەڕێز بەختیار مامشێخ ئەندامی شارەوانی شاهانەی کەنزنگتن و چێلسی و شارەزای کاروباری بریتانیا مەلاگەڵدا. بەڕێز بەختیار مامشێخ ئەم کاتتان باش، دەتوانین بڵێن ئۆتۆماتیکی لیسترەس بۆتە پۆستی سەرۆکوەزیرانی بریتانیا یان چ ڕێکارێکی پێویستە؟ ئەو کاتتان باش. لێز ئەوڕۆ ئەنجامەکان ئاشکرا بوو کە ئەندامانی پارتی پارێزگاران دەنجیان لەسەردا بوو، بەیانی بە فەرمی دەبێتە سەرۆک وەزیران، لە ڕووی فەرمی دەبێتی سەردانی شاژن بکە. شاژن ئەلیزابێت عادەتەن لە کۆشتی شاهانە دەبێت لە لەندەن، بەڵام ئێستا لە سکۆتلەندە لە بالمۆر ئەوە دەچێتە لای سەرۆک وەزیرانی تازە، سەردانی دەکە، ئەوراقی پێشکەش دەکە کە هەڵبژێردرا و دەبێتە سەرۆک وەزیران. شاژن دەبێت ڕازیبی، ئەوە فۆرمەکەیە، فۆرمالەکەی بۆ جۆرە دەبێتن. هێتر لە بەیانی و دەست بەکار دەبێت. بۆ چاوەڕوان دەکرێت لە ماوەی 3 هەتا 5 ڕۆژی داهاتوو بەرنامەیەکی تۆکمە پێشکەش بکە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو قەیرانە دارەیە گەورەی ڕوبەڕووی ڕابێتەوە. بەڵێ دەرچۆنی لیستراس تا چەند دەگەڕێتەوە بۆ بانگەشەی لە ماوەی ڕابردوودا کردی سەبارەت بە کەمکردنەوەی باج، هەروەها ئەو دەورەی لە ماوەی ڕابردوودا هەیە بۆ لە بەرامبەر سزادانی رووسیا و هاوکاریکردنی ئۆکرانیا. لێز یەک لەو کەسانە بۆ کوجەنابتان لە ڕیپۆرتەکەتان فەرمووتان ڕۆلێکی زۆر کارا و کاریگەری هەبووە لە سەپاندنی سزاکان. هیچ جیاوازێک لە نێوان هەڵوێستی بۆریس جۆنسن و لێز نەبووە، ڕێک بوون لەسەر ئەو فایلە. هۆکاری سەرکەوتنی لێز تەنها بەڵێنەکان نییە، بەڵێنەکان شتێکە، بەڵام ڕاستیەکەی هۆکار ڕاستەقینەکە ئەوەیە کە ئەندامانی پارتی پارێزگاران زۆربیان ڕازی نەبوون کەسێکی غەیرە بەریتانی یان سپیپێست ئەوە هۆکارە ڕەنگە ڕاستەقینەکە بی ئەو کاتن ببێت بە سەرۆک وەزیرانی ئێرە هێشتا ئامادەنی ڕەنگە 5 سادە ساڵی تری بوێتن، ئەو هۆکار ڕاستەقینەیە. بەڵام ئەو بەڵێنانێ لیسترەس داشی ئەوە بە شێوەی بە دەرەجەی دووەم دێت، بە پلەی دووەم دێتن بۆ کاریگەری، چونکە ئەو وڵاتە لە قەیرانێکی دارایی زۆر گەورەدایە. بەرز بوونەوەی نرخی سوتەمەنی گاز و کاراوا بە تایبەت گەورەترین کێشەیە، گەورەترین قەیرانە کە خەڵک لەو زستانی دادێ تووشی کێشە دەبن. بۆی حکوومەتەکەی بەڵێنی داوە کە پارە بدا بە خەڵک بۆی ئەو کێشەیە دروست نەبێت. بەڵێ چاوەڕێ هیچ گۆڕانکاریەک دەکرێت لە سیاسەتی دەروی بریتانیا بەرامبەر بە رووسیا بێگومان بۆ ئاڕاستەیی کە سزای زیاتری رووسیا بدات بۆ پێی کە خۆی لیسترسێکێک لەو کەسانی کە کاری زۆر لەسەر سزادانی رووسیا کردووە. بە پێچەوانەوە گۆڕانکاری هەش بێ گۆڕانکاریەکە تونتر دەبن، چونکە شەڕی ئۆکرانیا و رووسیا هەتا دێ تونتر دەبێ، شەڕێکی جیهانیە. یعنی بەریتانیا یەک لە وڵاتانەیە کە بۆریس جۆنسن بە تایبەت ئەو مێزەکەی وەرجێڕا، یاریەکەی هەموو گۆڕی. سەرەتا ئەمریکا ڕازی بوو کە رووسیا ئۆکرانیا بگرێت، بەڵام بەریتانیا بەو هەڵوێستەی بە کامپێنێکی درێژخایەن دانی چەک و تەقەمەنی مەشقوڕاهێنان پێکردن بە لەشکر و هێزی سیخوڕی و سەربازی و هێزی تایبەتی بە ئۆکرانی ڕاستەخۆ چۆن ناو شەڕەکە. هەر پێشی شەڕەکە بە مانگونیوێک بە هەزاران موشکی دابوو بە ئۆکرانیا دژە تانک و دژە فڕۆکە، کە ئەوەی کرد باڵانسی شەڕەکە بگۆڕێت لە قازانجی ئۆکرانیەکە. هەتا ئێستا جەنابتان ئاگادارن 70-80 هەزار سەربازی و شەڕکەری رووسی کوژراون لە شەڕەکەدا. بەڵێ بەڕێز بەختیار مامشێخ ئەندامی شارەوانی شاهانەی کەنزنگتن و چێلسی و شارەزای کاروباری بریتانیا لە لەندەنەوە لەگەڵماندا. سوپاس بە بەشداریتان.